لا سنووری گوندی قشڵاخی ناحیەی تەکێ نەخۆشی لە ناو ڕەز و باخەکاندا بڵاو دەبێتەوە و زیانێکی زۆری بە هاوڵاتیانی سنوورەکە گەیاندووە. جوتیارانیش باس لەوە دەکەن بەشێکی زۆر لە دارەکان گەڵاکانیان زەر دەبێت و بەو هۆیەوە بەرەکانیان دەوەرێت و هیچ بەروبوومیەکیان نابێت. ئەو دارانەشی کە تووشی دەردە کشتتوکاڵەکان دەبن بریتین لە دارەکانی هەنجیر و هەنار و قەیسی. بە نەخۆشی ئەزانین دەبەرەوەی وا دیارە شتەکە بێشتا هاوی ناتوە تا بنین حکمی گەرمە و بە گەرماکە وای لێ هاتووە ئێستان بەهارنەوەڵا حکمی ئەوەی ئەم داران نەخۆشە ئەگەر پێویستە زەراعە وەکو سەدانی بکە هەم ئێمە ئیسفادە لەوە حکومەت ئیسفادە لەو نەخۆشی بدۆزێتەوە ئیسفادەی لێ بکە بە تاکید نەخۆشە چونکەەوە بینێ خاکەکەشی ئەوە نییە برێ خاکەکەی خراپە خاکی ئەم تایبەتی ئەیەر لای ئێمە بۆ هەنجیر و هەنار دەرەجێکە ئەگەر بێت و سەردانمان بکە ئێمە ممنونێ بین و ئێمە ئیسفادەی لێکن بەشکم ئەوانیش لەبەر لە حکومینەکە ئێمە ئیسفادە بکەن ناتونە نەوەڵا ناتونە پاری وا بوو پاری ئەم هەنجیرانە ئاوا دارەکانمان ئاوا بوو ئەوە نەخۆشیەک دوو زەر دەبوو و ئینەکەی ئاڵەوەی بەروبوومی وەڵاهی نەبووە خوا بەربوومان نەبووە هیچ سفتاحێکم لێی نەگردووە ئەم قڵقڵەقەی سێ نەبێ سەردانتانی کردووە تا ئێستا مەسەلەن کەس نەیهاتوو ناوەڵای کەس وەلامان ناتوو گێن مەمنونی سید دارەکانمان کەن و سید زەرعاتەکانمان کەن و ئەرێ وەڵا زەرورە سەردانتان کەن ئەرە وەڵا زەرورە دەبێت ڕەنگە هەندێک شتێ ئەوان بزانن ڕەنگە ئێوە وەکو فەلاح نەزانن نەوەڵای ئێمە نازانی ئەوان نەزانن. بەڕێوبەری کشتتوکاڵی چەمچەماڵیش ڕایگەیاند تیمێکی تایبەتیان لە کشتتوکاڵی ناحیەی تەچێوە پێچێناوە بۆ ئەوەی لە زووترین کاتدا سەردانی سنوورەکە بکەن و دەردە کشتتوکاڵەکان دەستنیشان بکەن و چارەسەری پێویستیان بۆ دابنێن. بڵاوبوونەوەی دەردە کوشتتوکاڵەکان زیاتر ئێمە دەبەستینەوە بە گۆڕانکاریەکانی کەشوهەوای کە لەم ساڵدا ڕوویداوە بۆ خۆتان دەزان لەم ساڵدا ڕێژەیەکی زۆر لە شێ هەبوو لە پوشا گەرماشی زۆر هاتۆ بەسەرە وای کردو کە لە هەندێک لە کەڕۆکان و هەندێک لە مێرۆکان زیاد بکەن لەسەر سەوزەوات و لەسەر ڕەزوباخەکان ئەوەی کە جوتیارانە باسییان لێوە کردووە بەداخەوە دەبوو سەردانی ئێمەیان بکردەوە ئێمان لێ ئاگدار بکات و بۆی تیمی تایبەت بنێن بۆ ئەویانە بۆ تەشخیصکردنی ئەو ئافات و ئەو نەخۆشی کە لە ڕێزەکانیان بڵاوبۆتەوە بە جۆرەی توانە ئەمان توانی قڕکەریان بۆ دابین بکەین ئێستاکە لە گەنجەکانمانە بای پێویست قڕکەرمان هەیە بەڵام بەداخەو کە نەهاتوونە ئێمە ئاگداری ئەو وەزع نەبووینە بەڵام باشتر کە لە ڕێبەڕێستان و ئاگدارکرانێتەوە ئێمە هەوڵەدەین لە دوایم بینە تیمێکیان بۆ بنێرین سەردانیان بکەن لە نەخۆشەکان لە چارسەرکردنی بکۆڵنەوە و هاوکاری تەواویان دەکەین بۆی ئەو ڕەزوباخە و ئەو سەوزاتین کە هەنە لەم ساڵدا لە فۆتان بپارێزن و بەروبوومیکی باشیان دەستکەین ئینشاءڵڵا. باهۆی نەبوونی پلانێکی تۆکمەوە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە لە ماوەکانی ڕابردوودا ئەم کەرتەش وەکو زۆربەی کەرتەکانی دیکە سوودێکی ئەو تۆی لێ نەبینراوە و نەتوانراوە هاوشێوەی کەرتی نەوت ببێتە سەرچاوەیەکی داهات بۆ هەرێمی کوردستان. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی قشڵاخ لە سنووری ناحیەی تەچێ.